زۆر باشە ڕێگی ڕۆمان دووسە ئەگەر تێکە لە ئاخری بدەبێتە داکت دووس و داکت هەریەکن بەڵام ئەمە بە بەواتای ڕێبەریکردنە ڕێ نیشاندانە هەر شتێکی کە ڕێ نیشان دەدا زۆر شت هەیە جامە دیسان پەتەکە دێتەوە گۆڕێ ئەو گوریسەکە ئێمە لە تراکتیدا کە پەتەکەمان هەبوو دەمان چژاویش شێوەیەک ڕێنیشاندانە دە بۆی دیسان لە هەر چۆ ڕێبەریکردن یا ڕێنیشاندان لێو تێکچوو هەر پەتەکەی بێنەوە ناو زێندان جوانتر ینی هەستی پێ دەکەن ئێمە پەتەکەمان دیسان هەیە دووس و داکت بەواتای ڕێنیشاندانە لیدینگە بەڵام پەتەکەش کە تۆ دەچێشا وەکو تراکتۆرەکە کە شتەکە ئەوش هەر شێوەیەک لیدینگە یا تو کەسێک پاڵ پێوە دەنێ دیسان هەر لیدی دەکەی مثلا منداڵێک لەسەر بایسکلەکەی هەتو لە پشتەوە ڕاپاڵی پێوە دەنێ وەش هەر دووس و داکتی پێ دەڵێن ینی ڕێی پێنیشان دەدە ینی پاڵی پێوە دەنێ جا پاڵی پێوەنێ لە پشتەوە ڕاچە لە دوای ڕابی کێشی بە پەتەکە تەواویەوانە دەبێ ینی تۆ دەبێ هۆی ئەو شتە ڕێ پێشاندان باشە بچینە سەر کەواتە مەسەڵان تۆ نەفەرێک دەستی دەگری دەبێ ناو ماڵە خۆت یا ئینترۆدووسی دەکەی ئینترۆ ینی دەبێ ژوورە دووس ینی برنەوە ژوورە دیو دەدەی کێشی بۆیە بە یانی ناساندن کەواتە دووس و داکت ینی ڕێبەریکردن ینی وشێ ئەوەڵمان ئەجوکیتە ئی ینی دەرەوە خێنمان دووس ینی کێشانە دەرەوە ئۆکەی دووس هەمان بە پەتەکە شتێک دەچێشێ دەرێت تۆ کەسێک کەواتە کەسێک کاتێک کەسێک ئێجوکیت دەکەیت تۆ نەزانی لە ناو مێشکی دەچێشێ دەدرێت زانایی و لامپێکی لە ناو مێشکیدا دەدرێت ئەو کێشانە دەرەوە یاری دووس ینی ڕێی پێنیشان دەدەی بە جەهالەت و نەزانی ئەو کەسەی ڕێیەکەی پێنیشان دەدەی ئی دەکەی ینی دێنێ دەرەوە ئی دووس ینی کێشانە دەرەوەی نەزانی لە ناو مێشکی کەسێک دەکەواتە پەروەردە و فێرکردن لەوە ڕاهاتە ئی دووس ینی ئەجوکیت یا ئینترودوس ئینترو ینی ئینساید ناو ژوورەوە دووس ینی بیکێشە ژوورەوە کاتێک تۆ کەسێک دێنی دەستی دەگری دێنی نێو ژوورە خۆت نێو ماڵە خۆت دەیناسێنی بە بنەماڵەکەت ینی هێنانەوە هێنانە ناوەوە ئینترۆ دووس ینی بیکێشەوە ناو مەسەڵان مە کەسێک دەڵێن ئینترودوس دەکەین مەسەڵەن لە سەمینارەکە ئمە کەسێک ئینترودوس دەکەین ینی دەیکێشینە ناو مشکی خەڵکیەوە بەناو بە خەڵکی دەناسێنین یا کاتێک ئارتیکلێک نووسراوە ئەمە ئینتروداکشنمان هەیە ینی کە پێی دەڵێن مقدمە ئەو ئینتروداکشنە ینی ئەوڵێ زەهنی ئەو کەسەی کە دەیخێنێتەوە دەیکێشینە ژوورەوە پێی دەناسێنین باسەکە باسی سێت زادواتە شتەکانمان دەڵێن ئینترۆدوس دووس لەوە ڕاهاتوو یان کێشانە ژوورەوە ڕێ نیشاندان بە ژوورەوە ئیندوس وشەیەکە کە بەواتای هاندانە بەڵام زیاتر لە پزیشکیدا کەڵکی لێوەردەگرین ینی کاتێک ژنەکە منداڵی نابێ دەرزیەکی لێ دەدەن ینی ئینی دەکەن دەیبەنە ناو ژوورەوە لە بەدەنی دەدەن ئەو منداڵە دێتە دەرێ دەبێتە هۆی منداڵبوونی ژنەکە پێ دەڵێن ئیندوس medicine leading the body into action ینی وەکو ئەو پەتەوە کارێکی دەکا ئەو مناڵە بێتە دەرێ بۆی دەڵێن ئیندوس ینی ئین شتێکی دەخێ ناو بەدەنی ئەو ژنەوە منداڵەکە دەردەپەڕێتە دەرێ بەوەی دەڵێن ئیندوس دواتر پرۆداکت پرۆ لە پێشەوە ڕاهاتۆ دووس ینی بیچێشە پێشەوە کاتێک ئەو شتانە ئەو کەرستانەوەنی پێکەوە کە سیارەیەک چۆن ساز دەبێت ئەوڵە لەوانە ساز دەبێت لەو کۆمپانیە ئەوانە لەسەر یەکدا دەنێن کۆی دەکەنەوە کۆی دەکەنە هەربارەی مەرحەلەیەک دەچێتە پێشتر دەچێتە پێشتر پرۆ دەبێت دەچێتە پێش 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 تا دەبێتە سیارەیەکی تەواو نها بۆیە پرۆدوس پرۆداکت ینی بەرهەم پرۆدوس ینی فعلەکەی دەبێتە بەرهەمهێنان ئەگەر تێەکە بێ دەبێتە پرۆداکت دەنا پرۆدوس پرۆدوس ینی ئەو شتانە کە ئاوە هەر وردەوەرە دەڕۆنە پێشە دەڕۆنە پێشە دەڕۆنە پێشە پێوەی دەنێن پێوەی دەنێنەوە لە پرۆی ڕاهاتە دووس کە تۆ دەیچێشی بەرەو پێشەوە شتەکە تەکمیل دەبێت تا دەبێتە سیارەیەکی ڕێکوپێکیانی ئەو سیارەیە لە بیبێەوە پشتەوە دەبێتەوە ئەوانە بیبێ پێشە دەبێت سیارەیەکی تەواو ئەدووس شتێکە لە قانوندا کەڵکی لێوەردەگرین ینی هێنانەوەی بەڵگە
ئەدووس ینی مەسەەن پارێزەرەکە چەقۆیەکی خێناوی هێناو لە پلاستیکێکدا دەڵەوە بە دادوەرەکەی نیشان دەدا دەڵات دەی هەوێ ئەو کوتکەی لێبدا و حکومەکە بدا باشە دووسی دەکە ینی بۆی کە ئەو کوتکە لێبدا ئەد ینی بەرەو ینی شتێکی کە ببێتە هۆی وی کە داوە ئەو دادوەرەکە و کوتکە لێبدا ئەدووسی پێ دەڵێن ئەدی ینی بەرە و دووس ینی دووسکردن ینی ببێ هۆی وی کە هانی بدێ ئەو شتە لێبدا ینی ئەو پەتەکە بە کوتەکەیەوە وەسڵ کراوە دیوتە بە چەقۆ خێناوی کەشەوە دەبێتە هۆی وی کە حکومەکە بدا دووس ینی هێنانەوەی بەڵگە تۆ کە بەڵگە دێنێەوە چ دەکەی مشکی دادوەرەکە ئەد دەکەی دووسی دەکەی دەیکێشی ئەد بەرەوچی بەرەو ئەو شتێک کە دەتەوێت کە پێی بسەلمێنی ئەو شتە ئەو کەسا و کەسەی کوشتو ینی پارێزەرەکان ئەدووسی دەکەن دواتر ئەمە کنداکتمان هەیە کنیانی پێکەوە داکت ینی ڕێبەریکردن باشە داکت ینی ڕێبەریکردن هەمویان بە پەتکێکەوە بە پەتێکەوەوانە بە تۆ نووساون تۆ ڕێبەریان دەکەی باشە ئەو نێ و ڕێبەری ئۆرکسترا شتانە پێڵەن کنداکتەر لێرە کنیانی پێکەوە داکتیان دەکەی ینی هەمویان پێکەوە لید دەکەی پێکەوە ڕێبەریان دەکەی کەواتە بە بەڕێوەبەری دەڵێن بە کنداکتەری دەڵێن دواتر ئێمە وانێک کنداکت واتایەکی دیشیە مەسم بۆ ئەلکتریسیتە وانە کەڵکی لێوەردەگرن مەسەلەن تەلێکی مسی ئەستور تەسەورکە کە بەسراوەتەوە بە گڵۆپەکە ئەوانە ئەلکتریسیتی تێدا کاتێک دوگمەکە دادەگریت مسەکە وەک ڕێبەرێکی گەشتیاری کار دەکات ئۆکەی هەزاران پڕیشکی ئەو پڕیشکە بچووکانەی کارەبایی دەگرێت و بە شێوەیەکی فیزیکی ڕێبەریان دەکات دێتن ناو گڵۆپەکە هەڵدەبێت کنداکت ینی جۆستنەوەی ئینەرژیشی پێدەڵان کنداک ینی ئەو مەسەلەن ئەو وایرە ئەو سیمە ئەو وایرە کاتێک ئەو ئەلکتریسیتی دەگوازێتەوە پێدەڵەن کنداکتی دەکات دواتر کاندوێتمان هەیەەوە هەر کنداکتی بە فەڕانسەی دەوێتە کاندوێت لێرە کاندوێت بۆوانە دەڵێنەوەنی ئەو وایرانە کە ئەو بەرخکارە کە بۆی کە وایرە خەتەرانە بۆی کە دەستمان لی نەکێ لە ناو شتێکی داوێ دواتر لە ناو دیوارەکەی داوێ ئەوە پێدەڵەن کاندوێت بۆری کێبڵ ڕێڕەویشی پێ دەڵێن ئێمە دەتوانین کاندوێت بێنینە بەرچاوی خۆمانە لێرە لە ئیمەیجەکە بزانین سمەم دەڵێ کاندوێت ئەوانەمان نیشان دەدا دیتە کاندوێت ئەوانە هەموو کاندوێتن ئەو بۆڕیانەیە ئەو شتانەی تێدەکەنها ئەو کابل و سیمەکان دەکێشنەوەوانە هەموو کاندوێتنها کاندوێت دەزانی کاندوێت ینی شوێنێک کە دەبێتە هۆی لیدبوون بەڕێوەکردنی شتێک لە ناویدا ئۆکەی ئەوە ڕێک ئەو هەست و معنە دەگەێنێت تۆ بیری لێ بکەوە کاندوێت ئەوە جوان دیارە ڕگان نیشان دەدا کە بە چۆدا بڕاها ڕێی پێ نیشان دەدا دووسی دەکا کان ینی پێکەوە هەمیان دەکێشێ بەرەو یەک شوێن تەواوی سیمەکان لێرە ئەمە کێبڵەکانمان هەیە هەمویان پێکەوە کان پێکەوە لە ناو ئەو بۆریەدا بۆی دەڵێن کاندوێت کندوسف کن ینی پێکەوە دووس ینی ببێتە هۆی شتێک ئۆکەی ینی leading to something کندوسی مەسەڵەن تۆ دەچێ کتێبخانەیەک وڵاتەکە ئارامە تێری مەسەلەن کەس لەوێ عەزێت ناکات نورەکەی تەواوە کن ینی هەمووی ئەوانە دەستیان داوەتە دەستی یەک هەموو کن دووست دەبێتە هۆی وەیکە شوێنەکە ببێتە هۆی جگایەکی گونجاو بۆ دەرس خوێندن ینی تۆ گونجاو لەوە ڕاهاتۆ گونجاو کاتێک تووسێشت دەستەدەنە دەستی یەک نانەت خواردووە برسینی وڵاتەکە ئارامە پارەت پێیە هەموو شتێک باشە یعنی وەزعەکە کندوسیڤە ینی یارمەتی دەرە گونجاو مەسەلەن بۆ شتە مەسەڵەن تۆ دەتەوێت دەرسێ بخوێنی سن تۆ دەتەوێت حکوومەت بکەی وەزعەکە دەبێت گونجاو بێ کاتێکە بۆی کە خەڵک تۆ هەڵبژێرن وەزعەکەت گونجاو بێ وەزعی کوریشای گونجاو نییە کندوسیڤ نییە بۆی کە بێتەوە ناو ئێرانە کندوسیڤ کن ینی پێکەوە دووس ینی ڕێبەریکردن بەرەو هەمویان پێکەوە یارمەتی دەر و گونجاو لەوە ڕاهات و گونجاو یانی شتەکان پێکەوە دەست دەدەنەوە دەستی یەک وەزعەکە بۆت ئاسان دەکەنەوە کندوسیڤ
دواتر داکتمان هەیە. داکت ینی بۆری، ئەو بۆری هەوا و جۆگەلە و ئەوانە هەموو داکتە. بۆری ینی چی؟ بیری لێ بکەوە. بۆری شوێنەکە کە ئەو شتێک بەناویدا دێ ڕێی نیشان دەدا، ڕێبەری دەکات، نیشانی دەدا. ئەوانە تەواوی بۆ سەقپان و نووسرا و بۆریانە پێڵن داکت. ئۆکێ، تەواوی ئەوانە پێڵن داکت، بۆ بۆریانە دەڵێن. تۆ کنداکتەر مەسەلەن ئۆرکێستراکێک کە کنداکت دەکا، پێکەوە ئەوە بزانە هەموو بۆرێکیان پێوەیە، هەر یەکی یەکیان ڤێڵۆنی لێدەدا، یەکیان گیتاری لێدەدا، یەکیان تەپڵی لێدەدا. هەر یەکی وەکو داکتێکی وایە، وەکو بۆرێکی وایە کە تۆ ئاویان لێ دەکەی پێکەوە دەبێتە یەک بۆری. هەموو بۆریەکان بە بۆری تۆ، بۆیە هەموو یەکنیانی تو هەستیان پێ بکەی کنداکت. کەواتاوە داکتە ینی بۆری، بۆری هەوا ئەوە هەوا وشتی پێدادێ، ئەوای ساردووە لەوانە. ڕیدووس دووس ینی کێشان، ڕێبەریکردن، ڕێنیشاندان، ڕێی بەرەو پشتەوە. یعنی تۆ کاتێک دوکانێکت هەیە، تۆ قیمەتەکان هەمیشە پێت خۆشە بەرزترێ لە 50 BTS 100. دواتر دەبینی کەس لێت ناکرێ، ڕیدووسی دەکەی، بیچێشەوە خوارێ بابە، بە پەتەکەی بیچێشەوە خواری. ینی ڕێی نیشاندەوە بەرەو خوار. ڕیدووس ینی کەمکردنەوە. دی دەڵێ ئەمە ئەومان لە شوێنێکی دیش خوێن بووە هەستە، دەڵم بەڵێ ئەمە ساب ینی خوارەوە، تراکت ینی کێشان ئەو پەتەکە. کاتێک شتێکی سبتراکتەکە یان لی کەم دەکەوە. ئەگە بچی ڕدووس متەڕادیفەکە یا سینۆنیمەکەی سیرکە، ینی ئەو وشانەی کە یەک معنایان هەیە، دەبینی لە دیکشنێری نووسرا و ڕیدووس سبتراکت تەواوی ئەوانە هاومعنان. بۆ ئەمە دەیانزانین چون هەستەکان یەکن. ئەمە دواتر دیداکتمان هەیە، دی ینی خوارەوە، داکت ینی کێشانە خوارەوە. هاومعنای ڕیدووسە. دیداکت ینی کەمکردنەوە. مەسەڵەن تۆ ئەو مانگە $2000 داهات هەبوو، حکوومەت دێ ماڵیاتەکەی لێ دەردەشێشە، مەسەڵەن $500 لێلا دەباها، بۆی دەڵێن لێدەرکردن. دیداکت ینی کێشانە بنەوە، لێکەمکردنەوە. تەواوی ئەوانە دیداکت، ڕیدووس، سبتراکت، تەواوی ئەوانەیە گواتانێک کە تۆ یەک دانە هەستت پێکرد، هەر هەمیان دەزانی پێویست ناکە بچی دەنگ بەدەنگ هەمیان لەبەرکەی. دیداکت لەوە ڕاتۆ. ئەب داکت، ئەب ینی دوورکردنەوە، داکت ینی کێشان، کەواتە ڕفاندن لەوە ڕاهاتە. تۆ کەسێک لەگەڵ بنەماڵەکەی ڕاوەستەوە، تۆ بە سیارەیەکی دێ پەتکێکی تێدەخێ و لە ناو سیارەکەی داوێ، ئەوە ئەبداکتی دەکێتەوە، ینی دەیڕفێنی. ئەبداکت، ئەب ینی ڕەفاندن و دوورکردنەوە، داکت ینی کێشاندن، کێشاندنی کەسێک دووری کێوە. ئەبداکت لەوە ڕاهاتوە. دەبچووە تۆ بە تەنە ئەبداکتەوە، وەڵای بە ساڵێک لەبەر ناکردێت، 20 دقە دوای لەبیر دەچێتەوە. بەڵام ئەگە هەستی پێ دەکەی ئەبداکت، بزانم هیچ ڕسمێکی جوان دێنە. ئەب داکت، ئەوە جوانە سێرێ و ڕسمەکە. ئەو دزە هاتۆ، ئەو مناڵی ئەو ژنەی دەدزێ، ئەبداکتی دەکە. یا ئەو سەفینە و بوونەوەرا ئەوەنی ئاسمانێنەوەوانە دێنە خوارێ دێن خەڵکی دەدزندڵن، ئەوە ئەبداکتی پێدەڵن. یا مەسەڵەن چەند دزە ئەو ژنەی دەدزن، ئەبی دەکەن، دووری دەکەنەوە، داکت دەیکێشن دووری دەکەنەوە. جوانە، جوانتریش دەبێت. سبدوو، سب ینی بنەوە، دوو ینی کێشانە بنەوە. دەی کێشانە بنەوە ینی ژێردەستکردن. کاتێک پۆلیس، دوو پۆلیس تەسەور کە مەسەلەن نەفەرێکی دەگرن، دزێکی دەگرن، سبدووی دەکەن. سبدوو ینی دەیکێشنەوە بنعارزی و لاق لەسەر پشتی دادنێن و کە لە پچەی دەکەن، لە پچە سبدوو دەبێتە کە لە پچەی دەکەنەوە، نیە شتەکەی لە دەستی دەدەن. ئەوەی لە دەستی دەدەن. سب ینی ژێرەوە، دوو ینی هێنانە خوارەوە، کێشانە ژێر خۆ ینی ژێردەستکردن، تەسلیمکردن. سبدوو کەواتە لەوەی ڕاهاتوە. زانم ڕسمی جوان هیچ هەیە. سبدوو ئیمج، سبدوو چ دێنێ دیوتە؟ ئەوە سبدوو ئەوانە دیتە لە عارزەی دەخەن، بۆی دەڵێن تەسلیمکردن. سبدوو سبدوو ئەویان گرتو لە عارزیان کردەوە، بۆ حڕەکەتە دەڵێن سبدوو، ئەین کێشانە خوارەوەی کەسێک. دووک ئەوە وشەیەکی قەدیمە بە میر، بە گەورە پیاوی وڵاتێکی دەڵێن کە ڕێبەری ئەو وڵاتە، ینی هێزی سەربازی ئەو وڵاتە لە بن دەستیەوەی دەن، بۆ دەڵێن دووک.
ینی بە میر بە گەورە پیاوی وڵاتێکی دەڵان دووک بۆ چون دووس لە دووس ڕات دووس ینی ڕێبەریکردن تۆ ڕێبەری کاتێک وڵاتێک دەکەی پێڵەن دووک ئەو کەسە پێڵەن دووک سدووس سی ینی دوورکردنەوە دووس ینی کێشان لە ڕێ بەدەرکردن ڕێگاکە ڕاستە سی دەکەی سی دواتر دەخێنین سپریت مەسەلەن جیا سێ SE ئەو سب نییە سب ینی ژێرەوە SE ینی دوورکردنەوە ئەو ڕێگایەکی ڕاستە تۆ لە ڕێگای ڕاست بەدەری دەکەی بۆی دەڵێن سدووس ینی کێشانە ئەو بەرتر لە ڕێگاکە بۆیە هەڵخەڵەتاندن لەوە ڕاهاتوو مەسەلەنەوەنی حەزرەتی زوڵەیخا بوو دەهات مەسەن دەیست حەزرەتی یەسف سدووسکە سانگە ژنێک پیاوێک سدووس دەکا یا پیاوێک ژنێک وانێک دەکا هەڵی دەخەڵەتێنێ بەوە لەوانەشدا ئەمە کەڵکی وەردەگنی سدووسی دەکا هەڵی خەڵەتێنێ لە ڕێگا بەدەریکە سێ کەواتە ینی ئەو بەرتر ئەسایت ینی ئەو بەرتر کاتێکەوە ڕێگاکێ قەراغ ڕێگاکە دەبێتە سی دەبێتە ئەسایت ینی لەو بەری ڕێگاکە تۆ بیچێشە ئەو بەری ڕێگاکە ینی هەڵت خەڵەتاندە مەسەن تۆ بە سیارە بە ڕێگایەکدا دەڕۆی کەسێک بە فێڵ سەر ڕێگا ڕاوەستا دەهەیە یارمەتی دەی بەڵام کە بۆی ڕادەگری دیێ مەسەلەن دەتگرێ و سیارەکەی دەچێت بەوەی دەڵێن seducing people to pull over بۆی کەسە بۆی دەڵێن سدووس ینی دووسی کە بیچێشە ئەسایت بۆ لای قەراغزاددا دواتر چمان هەیە سدووس دەوزان سدووس وشەیەکی جوان دێنێ ڕسمێکی جوان دەبنووسە دەی سدووس سدووس شتی چۆن دێنن بۆ خۆتان سێرچی سدووس کەواتە هەمووی لە دووس هاتووە دووس ئەگە تەیەکەی پێوە بنووسین دەبێتە ئیسمەکەی ئەگە دەبێتە داکت کە بوو بە ئێس تیەکە هات دەبێتە داکت دەبێتە ئیسمەکەی دووس تێکاتە فعلەکەی دووس یا داکت ئەگە ئیکس ینی دەرەوەی پێوە بنین دەبێتە ئەجوکیت ینی بردنە دەرەوە نەزانی لە مێشکی کەسێک دەبێتە پەروەردەکردن سبدوو یانی بە زۆر هێنانەوە خوارەوە یان ژێرەوە ئەبداکت ینی ڕەفاندن دوایەکانە دیداکت ینی کەمکردنەوە بردنەوە خوارە ڕیدووس ینی بردنەوە خوارەوە قیمەتەکەی بێنەوە خوارە پرۆدووس ینی بەرەو پێشێبردننی شتێک کە شتێک بەرهەم بێنی دواتر کنداکت ینی پێکەوەنیە کنداکتی دەکا ئەو ڕێبەری ئۆرکەسترایەکە ئینترۆدوسیش دەڵێت چیوانە چی نووسیم ئینترۆدوسی ژیانی هێنانە ژوورەوەی کەسێک کەواتە تەواوێوانە لە دووس و داکت ڕادێ ئێمە ئێستا بچینە سەر نمونونەکانی ئەوە نمونونەکانی کەواتە هەموو لە دووس و داکتی ڕادێ باشە دەڵێ it is important to educate ئیدووس our children یعنی نەزانیان بچێشینە دەرە لە مێشکەن زۆر گرینگە منداڵەکانمان پەروەردە بکەین copper مس is used to conduct electricity دەڵێ مس بەکاردێت بۆ گەیاندنی کارەبا کنداکتی دەکات یعنی پێکەوە خڕی دەکاتەوە دەیجۆزێتەوە ئەلکتریسیتێکە لەناو مسەکە دەجۆزێتەوە یعنی ڕێیەکە جۆگەیەکە بۆریەکە this phone is our newest product یعنی ناردوومانەتە دەرەوە بەرهەم ئەم مۆبایلە نوێترین بەرهەمی کۆمپانیاکەمانە you must reduce یعنی بیچێشە خوارەوە your sugar intake دەبێت ڕێژەی خواردنی شەکرەکەت کەم بکەیتەوە the criminals tried to abduct ئەب یعنی دوورکردنەوە duct the rich man تاوانبارەکان هەوڵیاندا پیاوە دەوڵەمەندەکە بڕفێنن ئابیکەن دووریکەنەوە داکتێکن بیچێشن they will deduct دی یعنی کەمکردنەوە they will deduct taxes from your salary ئەوان باجەکان لە موچەکەت لێ دەردەکەن the medicine will induce لەناو بەدەنتدا دێتە ژوورەوە مەدیسینەکە دەبێتە دەرمانەکە دەبێتە هۆی هانت دەدا بەرەو شتێک بۆ خەو سلیپ دەرمانەکە هانی خەو دەدات allow me to introduce my brother ڕێگەم بدە براکەم بناسێنم introduceیکەم یعنمە ژوورەوە the police tried to subdue the angry man subdue یعنی بیخێ بنعەرزی و تەسلیمی بکەی پۆلیس هەوڵیدا پیاوە تووڕەکە ژێر دەست بکات don't let his sweet words seduce you یعنی لە ڕێبەدەرت کە هەڵت خەڵەتێنێ
ڕێگەمەدە قسە شیرینەکانی هەڵت خەڵەتێنێت. The air duct ئەو بۆری هەواکان ونێ لە سەقف دەدەن بۆری هەوا. The air duct in the ceiling لە سەقفەکەدا is blowing cold air. هەوای سارد دەداتە دەرێ. The Duke lives in a large castle. دەڵێ میرەکە پادشاکە لە کۆشکێکی گەورەدا ڕێبەرەکە لە کۆشکێکی گەورەدا دەژی. The lawyer پارێزەرەکە will adduce ینی ببێ هۆی وەی کە مێشکی ئەو دادوەرەکە بەری ئەوەی کە توانەکە لێ قبولکەونێ و کوتکەکە لێ بدە. Adduce new evidence in court. Will adduce new evidence in court. پارێزەرەکە بەڵگەی نوێ دەهێنێتەوە لە دادگا. بەڵگەی نوێ کە دێنی دەبێ هۆی وەی کە دادوەرەکە بە نەفعی تۆ کوتکەکە لێ بدە. ئەدی دەکەی بە نەفعی خۆت دووس ینی کێشان بە نەفعی خۆت بیری لێ بکەوە. A noisy room is not conducive to study. کن ینی پێکەوە کاتێک هەموو شتێک دەزانە دەستی یەک ینی کنڤینیەنتیشمان هەبوو ئەمە هەموو شتێک ینی شتێکی بەڕاستی گونجاو. ژوورێکی ژاوژاو کە نۆیزیە دەنگەدەنگی زۆرە گونجاو نییە بۆ خوێندن بەڕاستی. The water flows through the underground conduit. Conduit ینی جۆگە یا ئەو شتانێ و بۆڕیانەی کە بەرقکارەکەونێ کارەبا ئەوەی کاری کارەبای دەکات سیماکانە و وایەرەکان تێداە بۆش دڵن کاندوێت جۆگە. دەڵە ئاوەکە بەناو ڕێڕەوە ژێرزەمینیەکە دەڕوات کەواتە تەواوی ئەوانە لە دووس و داکتیرادێ. زۆر سپاس.